کاکە ڕەحمەت بەخێر بی بڵێم کاکە ڕەحمەت یان بڵێم کوردە؟ پێشەوەی کە وەڵامی پرسیارەکەت بدەمەوە دەستخۆشی دەکەم لە پرۆگرامە جوانەکەتان پۆدکاستی دیمەن دەستخۆشی لە تۆ کاکە هەستی و خاتوپەیام دەکەم و هەموو ستافی باکستیج. من خۆم خۆشیم لە نێوەکەم دەیانی ڕەحمەت زۆر کات ینی لیان پرسیوم کە بۆچی ناو ناگۆڕی بیکێ ناوێکی هوەری، بەڵام من خۆم بەهۆی ئەوەی کە کەم ئەو نێوە و باپیریشم ئەو نێوەی بۆ هەڵبژاردوم هەر لەبەرەوە هیچ کات حەولیەوەم نەداوە کە بیگۆڕم، بەڵام لێرە هەر بە کوردە ینی ناسرام، ینی بۆ نمونە بۆ بەرنامەیەک یان بۆ لایڤ موزیکێک شتێک دەبێ بە ناوی کوردە بانگم دەکەن. زاکا کەسی جان بۆ خۆت چۆن مرتاحیەر بۆ جۆر بانگم منەڵێم کاکە ڕەحمەت فەرموو پایام خان. زیاتر سەرسامی چه هونەرمەندێکی کوردی کە ئەتەوێت زیاتر لاسای ئەو بکەیتەوە؟ وەکو لاساکردنەوە ڕاستەکەی من نامهەوێت لاسای هیچ گۆرانی بێژێکی دیکە بکەمەوە، بەڵام زۆر کەسان کە من بەوان دەستم کردو بە گۆرانی خوێندن. یەکێک لەوان بۆ نمونە مامۆستا زەکەریا عەبدوڵڵا، لە کۆنەکان مەقام خوێنەکان مامۆستا عەلی مەردانە کە ئێستا شەرجۆی دەدەمێ. دواتر واژ نییە بڵام یەک کەس و یەک گۆرانی بێژی تایبەت بێ، ینی لە هەموو گۆرانی بێژەکان بۆ نمونە مامۆستا مکایل، مامۆستا نەجمەدین، مامۆستا عەدنان کەریم، ینی بەڕاستی هەمویانم جۆ داوەتی، هەمویان جۆ دەدەم و کەیف بە هەمویان دەکەم. ناتوانم بڵێم یەک دانە گۆرانی بێژی یانێکی دیاریکراو نییە، دانەیەکی دیاریکراو نییە. کاک ڕەحمەت، من کە یەکەم جار ئەوە بواتمە ناو پرۆفایلەکە توانە سەرم کرد و تۆ زیاوەکو خۆتوزە ناوەکە تۆ سیر بوو بۆ من، ناوەکە سیر بووتم خوایە ئەمە ڕەحمەت کوردە، وتم لەوەیە ناوەکە پێکەوە بێ نووسا بێوانێتەوە بوو. دوای زانیم کە کاکە ڕەحمەتە. کاکە ڕەحمەت، ئەگەر بە شێوەیەکی کورد بۆ نمونە بزانم کاکە ڕەحمەت کێیە، بۆ نمونە ئەگەر ئاسایی بزانم چەند ساڵە بۆ بزانم خەڵکی کوێ، ئەوەی ئاشنایە بۆ من بەڵام ئاشنا بێ بۆ بینەران کە کاکە ڕەحمەت خەڵکی کوردستانی باشوور نییە. من خەڵکی ڕۆژهەڵاتم کوردستان، بەڵام خەڵکی کوردستانی گەورەیە توانێت بڵێ خەڵکی بۆکان وا خەڵکی شاری بۆکانم ئەوە تەمەنیشم 28 ساڵە، زۆر زۆری ئاساییە بکەین. 2 ساڵ لە من گەورەترە، من 26 ساڵم. کاک ڕەحمەت، بە شێوەیەکی گشتی کاک ڕەحمەت چۆن دەستی کرد بە موزیک، بە تایبەتتر چۆن دەستی کرد بە گیتار؟ ئایا بۆ نمونە تۆ خوێندن بە ئەکادمی تەواو کردو یاخۆت هەر شتێکی تر تەواو کردو لە خوێندنەکە تا و دەست کردو تا وەکو خولیایەک بووە؟ لە خوێندنەکەمدا بابەتێکی دیکەم تاوا کردو، زمانی ئینگلیسیم خوێندووە، بەڵام وەکو خولیایەک وەکو حەزێک خۆم بۆ شوێنی کەوتوم و بەداخەوە لە بنەماڵەیەکیش بووم کە حەزیان لە موزیک نەبوو، ینی بە پێچوانی زۆربەی و بنەماڵانی دیکە کە دەبینی لە بنەماڵەیەکی هونەریدا گەورە بوون من وانە بوو، ینی باوکم دەنگی خۆشە بەڵام تەنانەت ینی تەئەکیدیان لەسەرەوە دەکرد کە من دەرسەکانم خوێنم، ینی لەمەدر هەموو کاتیش نمبر ئەی بووم، ینی یەک بووم، بەڵام وەک جۆرێک تەئەکیدیان لەسەر موزیک نەبوو، بۆ هەر بخۆم بە شوێنی کەوتم. زۆر بە ناخۆشیش هەندێک جار نەمدەهێش کە ئەوانیش بزانن دەڕۆشتم بۆ کلاسی گیتار و فێربوون و جۆرەشتان.